سەلام ئەو کاتتان باش ئەمن میهرەبان لەگەڵ شەیما پێکەوە باس لە یەکێک لەو جیهازانە دەکەین کە لە فیزیۆتێراپی بەکاردێ ئەویشیان مایکرۆوێڤ دایاثێرمیە. باس لە مایکرۆوێڤ دایاثێرمی دەکەین فێر دەبین کە پرینسپڵی ئیشکردنەکەی کو ئینتەراکشن لەگەڵ تیشووەکان دەکات کو جیهازەکەی بەکاردێنین وەروە ئیندیکیشن و کۆنترا ئیندیکیشنەکانی چییە. مایکرۆوێڤ دایاثێرمی بریتە لە تەکنیکێکی چارەسەری non-ionizing واتە سەیفە کە های فریکوێنسی ئێلکترۆمەگنەتیکە واتە لە 300 مێگاهێرتز لە بۆ 300 گیگاهێرتزە بە وەیڤلێنثەکەشی لە 10 ملیم لە بۆ 1 مەترە کە هێتی لە دیپ تیشو دروست دەکاتن. مایکرۆوێڤ لە ئێلکترۆمەگنەتیک سپێکترەم دەکەوێتە نێوان شۆرت وێیڤ و ئینفرارێد رادیێشن واروها بە سپیدی لایت دەڕوا لەبەرەوە هەموو سیفەتەکانی وەردەگری وەکو ریفلێکشن، ڕێفراکشن، ئەبزۆرپشن، ئینڤەرس سکوێرلەر ئەوانە هەموو دەکات کەەوە ئیستیفادەی لێ دەکەین لە بۆ ئەو جیهازە و دروستکردنەکەی. ئەگەر باس لە جیهازەکەی بکەین لە چەند بەشێک پێک دێتن یەکەمیان بە پاوەر سەپلای دەست پێ دەکاتن وەکو جیهازێکی ئەلکترۆنی پاشان ئەو پاوەر سەپلایە بەهۆی کۆلەکۆ بەستراوە بە مەگنێترۆن لە مەگنێترۆن کاثۆد و ئانۆدی تێدایە بە شێوەی بازنەییە کاثۆدەکە لە ناوەندی ئێلکترۆن دەردەکاتن ئەڵقەچی ئانۆد لە دەوروبەریتی کەوا لە بۆی ئێلکترۆنەکان لە بۆی دەگوازرێتەوە و های فریکوێنسی کەرەنتمان لە بۆ دروست دەکات پاشان ئەویش دەگوازرێتەوە لە بۆ بەشی ئەنتێنە لە ئەنتێنە ئەو ئێلکتریک ئێنەرجیە لە بۆمان کۆنڤێرت دەبێتن لە بۆ ئێلکترۆمەگنەتیک ئێنەرجی لە ڕێنجی مایکرۆوێڤ ئەویشیان دەگوازرێتەوە لە بۆ ڕفلێکتەرێک کە لە ڕسمەکەی دیارە کە لەوێندرێ هەم فۆکەس هەم ترانسفۆرمی ئەو ئێلکترۆمەگنەتیک ئێنەرجی یاخود مایکرۆوێڤەکە لە بۆ تیشووەکان دەکاتن. ئەو جیهازە با بڵێن دوو دایرکتەر یان دوو سەرجیهازەکەی هەیە یەکەمیان سیرکولەر دایرکتەرمان هەیە کە بە شێوەی حەڵقەکە کە بەس دەوروبەرێکی یان با بڵێن بەس حەڵقەکە ئەو مایکرۆوێڤەمان دەداتێ و ناوەندەکەی بۆشە هیچ وەیڤەکی تێدا دەرنایە. ئەوە لە بۆ حاڵەتانە باشە کەوا ئینجوری هەبیتن کەوا لە بۆ ئینجوری بەکار نایەتن یان بۆنی تێدا هەبی بەڵام ئەمە بمانەوەی لەسەر ڕاوندینگی ئەو ئەیریای ئیش بکەین لەوەی ئیستیفادەی لێ دەکەین. دووەمیشان ڕێکتانگولەر دایرکتەرمان هەیە کە ئەویان بە شێوەیەکی بازنەکی تەواوە کە هەموو بازنەکە ئەو مایکرۆوێڤەمان دەداتێ ئەوە لە بۆ حاڵەتانەی بەکاردێ و نمونە وەکو نی جۆینتە کە دەمانوێت لە هەموو ئیستیفادەی لێ بکەین. ئێستاش باس لە ئینتەراکشنی مایکرۆوێڤەکەی دەکەم لەگەڵ تیشووەکان. بەس پێش ئەوە ئەما کە ئەو جیهازە لە بۆ نەخۆشەکان بەکاردێنین هەست بە گەرمی لە ناو جسمیان دەکەن. ئەو گەرمیە بەخۆی مایکرۆوێڤ دایاثێرمیەکە جیهازێک نییە کە هیچ ئێنەرژیمان لە بۆ دروست بکات و لە بۆ جسممان بنێری وەکو ئایئارەکان ئەیکو هەست بۆ گەرمەی دەکەین ئەمە لە ناو جسمی ئینسانی لە تیشوێک کە بەکاردێنین لە مەسڵەکە بیت نمونە بڵەدی تێدایە یان فاتی لێ ئەو جێو کە بەکاردێنین یان وەتەر مۆلیکوڵی تێدایە ئەوانە هەمویان پۆلەرن واتە بارگە پۆزیتیڤ و نێگەتیڤیان هەیە کەواتە بە ئێلکتریک حساب دەکرێن کە ئێلکتریک فێڵدیان لە دەوروبەریە. ئەو مایکرۆوێڤێشی کە دێتن ئەویشیان بە هەمان شێوە فێڵدی لە دەوروبەری هەیە تەئسیر لەکتر دەکەن وە دەکاتن ئەو دایپۆڵایانە ڕۆتەیت بکەن زۆر بەسەریعی یاخود دەبتە فریکشن بخۆی با بڵێن لە ملیۆن پەر سێکندە ئەو ئینتەراکشنەواتە زۆر بەسەریعی دەبیتن کەواتە زۆر بەسەریعی دەجوڵێتەوە وا دەکاتن کاینەتیک ئێنەرجی دروست بی کە هیچ ئێنەرجیە ئەوەشەن ئەو گەرمی بوو کە هەستمان پێکرواتە جیهازەکە بخۆی گەرمی نیە هەتا ئەگەر لە ئاخری پرۆسیجەرەکەش دەست لە دایرکتەری جیهازەکەی بدەی هەست بە گەرمی ناکە هەر ساردە ئەدی کەواتە ئەو گەرمیە لە ناو جسمی مەیە کە هەست پێ دەکەیان ئینی خۆشەکەی با بڵێن. نمونەی وەیوەچی ئەوەیە کەواما بخۆمان بە ئاگرێک گەرم بکەینەوە ئەوە ئاگرێکە بەخۆی گەرمیەکەمان دەداتی وەکو ئینفرارێد رادیێشنەکان ئەوانە گەرمیەکەنە کە هەست پێ دەکەین باس ئەو جیهازە وەکو ئەوە ئیشەکە کە ئەمە ڕاضی بکەین نمونە ڕاکردن بیتن ئەو گەرمیەکە هەست پێ دەکەین لە ناو جسمی خۆمانە ئەو جیهازەش بە هەمان شێوە ئیش دەکاتن. لێرەوە شێما تەواوکاری بابەتەکەی باس دەکەم. من شيماء سفين ولي كونارا دريجة ببابتها كددم دينا سر procedure application ولي رانا دا باس دينا سر باسي براكتيكا لسر مايكروويف داياثيرمي دا أمنو مهربان تينا خستخانة كتيدا لابشي فيزيوثيرابي دا مايكروويف مانديد ورسمك مانقل بشيوي
لێکوانە دامنە و دواتر باس لەوە دەکەین کە تایپەک یعنی زۆری پرۆسیجەرەکە کە کووە سەرەتا نەخۆشەکە بە شێوی کۆمفۆرتەبڵ دایدەنێن و ئەو سۆرسی مایکرۆوێڤی لەسەر دادەنێن ئەوە بە شێوەیەکی گشتی ئەمما لەسەر نی جۆینتمان کرد و کەیسمان وەرگرت هەردووکیان ئافرەدبوون یەکێکیان ڕۆمانتیزمی هەبوو دووەم کەیسمان سۆفان بوو کە تەمەنی 42 ساڵ بوو باشە ئەمە ئەو سۆرسە دەینی لەسەر نی جۆینتەکەی دادەنێ ئۆکەی دواتر دووری نێوان سۆرسەکە و لەگەڵ ئەو کەیس یعنی ئەو کەیسی کە ئەمە دەمانەوێت لە 2 بۆ 5 سانتیمە ئەوەی ئیما کە نی جۆینت بە نزیکەی 5 سانتیماندانە ئەو دووری ئەو دیستانسە لە کەیسێک لە کەیسێکی دیکە دەگۆڕێت و تایمی تریتمێنتەکە خۆی لە 10 لۆ 30 مینەتە باشە بەڵام ئەوەی کە ئەمە بەکارماهێنا 10 مینەت بوو ئەگەر بێت و نەخۆشەکە هەست بە ئازار بکە هەست بە گەرمی بکاتن ئەوە لە 10 مینەتیش کەمتر دەبێت و دواتر لەسەر ڕای ئەوەش دەبێتن ئەمە ئەو شوێنێک کە ئەمە مایکرۆوێڤ دایەتێرمی تێدا بەکاردەهێنین دەبێتن دوور بیتن لە مێتاڵ و ئەگەر لێکوانە بیخی بینین ئەو کورسەکەی لەسەر نی جۆینتی دانا ستارت و ستۆپی کرد ئەوەی تازە و دواتر وڵاتەکە دەداتن وڵاتەکە کۆنستان دەبیتن و دواتریش چ دەکاتن تایمی دەداتێ و لەو کەیسەدا 10 مینەتمان بەکارهێنا ئەگەر دیار بیتن و لێرانەدا باس لە ئیندیکیشن مایکرۆوێڤ دایەتێرمیدا دەکەن باس لەو ڕێکەرەکان دەکەن بەکارهێنانەکانیاندا ئەوەیە کە مایکرۆوێڤ دایەتێرمی ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەرمیدا کە لە گرژبوونی مەسڵەکان و هەروەها ڕەقبوونی لیگمنتەکان و ئازاریان و ئینفلەمیشنیان هەورکردنیان و لێکوانەدا باسی ئەوە دەکەین کە دەڵێن گەرمی یارمەتیدەرە لەو ئەوەی کە بتوانێ گرژبوونی مەسڵەکان خاو بکاتەوە بەمەش ئازاریان کەم بکاتەوە هەروە ببێتەوە هۆی خاوبوونەوەی ئەو لیگمنتانە کە لە دەوروبەری ئەو جۆینتانە دروست بووە یاخود لە دەوروبەری ئەو جۆینتانە کە بۆتە هۆی دروستبوونی هاوکردن کە تێدا مایکرۆوێڤ دایەتێرمی یارمەتیدەرە لۆ کەمکردنەوەی ئەو هاوکردن و ئەو ئازارەدا هەروەها یارمەتیدەرە لە ئەوەی کە بتوانێتن بڵەد سیرکولیشن زیاد بکاتن چونکە ئەو گەرمیە چونکە دیپە کاتێک کە بەبەر ئەو شوێنە دەکەوێت کە ئەمە مەبەستمانە دەبێتەوە هۆی زیادبوونی ڕۆیشتنی خوێن و ئەوە ژووری دەکاتن کە ئازار کەم بکاتەوە ئەوە ژووری دەکاتن کە بتوانێتن هەوکردنەکان کەم ببێتەوە و هەروەها ئیندیکیشنی مایکرۆوێڤ دایەتێرمی دەبێتە هۆی زیادبوونی مێتابۆلیزم و لێکوانە لە کۆنترا ئیندیکیشندا ئەو بەکارهێنانەکانی یاخود بڵێن مەترسیەکانی مایکرۆوێڤ دایەتێرمی ئەوەیە کە لە مێتاڵدا بەکارن ئەو لەو شوێنەی کە ئەمە مایکرۆوێڤ بەکاردەهێنین نابێت مێتاڵی لێبێت چ لە ڕووی دەرەوەبی بەدی یاخود ناوە یان لە ئەکسوارات و لە پیسمیکەر کە لە دانانی یعنی پیسمیکەری دڵ و چاندنیدا چونکە دەبێتە هۆی مەترسیژن بە مەترسی لەسەر ژیان لە پرێگنسیشدا بەکار ناهێنرێتن و لە بوونیشدا بەکار ناهێنرێت چونکە بوون دێنستی زۆرە توانە ڕفلێکشنی زۆرە ئەوەش دەبێتە هۆی ئەو چینە تەنکەی سەر بۆنەکە یاخود تشوەکە دەبێتە هۆی سوتاندنی لە ئەو بیستیشدا بەکار دەهێنرێتن بەڵام مەترسیەکەی ئەوەی کە دەبێتە هۆی سوتان لەبەر ئەوەی ئەوانەی کە قەڵەون فاتیان لە ژێر پێستیاندا زۆرترە و دەکاتن کە ئەو گەرمیە بە تەواوەتی تێپەڕ نەبیتن ببتە هۆی سوتاندنی فاتەکە و ئەوانەی کە هەستەوەریان لەدەستدایە کاتێک کە لەو شوێنەدا بەکار دەبێت لە ژێر چاودێری تەبیبدا بەکار بهێنرێتن چونکە لەوانەی بتە هۆی سوتاندنی و هەروەها ئەوانەی کە لەو شوێنانەشدا بەکار ناهێنرێتن ئەگەر بێت و حساسی ئەو شوێنە حساسیە یاخود سەدەفیە بیتن ولۆ چاویشدا بەکار ناهێنرێتن ئەوە هەروە لەو شوێنەشدا بەکار ناهێنرێتن کە گرەی هەبیتن چونکە گەرمی وەدەکاتن گەشە سەندون و خێراتر گواستنەوەی تیومەرەکە زیاتر بکاتن و هەروەها گەیشتینە کۆتایی پرێزنتێشنەکان و زۆر سوپاس.